کاک جەزا بکەن کاک جەزا زۆر بخێر بین ڕایتان سەر ئەو راپۆرتە چی بوو؟ وڵی لە ڕاستیە خەفە دەخۆم چکە خۆم بە چای خۆم و دیاردەیەم بینی پێشەوەی سەدانێرە بکەم هەر ئەم بەیانێش خۆم سەدانێکی مەدانیمان کرد لە بەروی ڕاستەخۆ پەیوەندی بە سنووری و کار و چالەکیەکانی ئەمەوە هەیە دیادێکی زۆر ناخۆشە. باشە کاک جەزا ینی ئێستا ئەو هەر راپۆرتەکەدا ژیهات دوکاندارەکە وتی ئەمە وەکو نەریت لێ هاتووە لە کۆنەوەیە کەواتە ینی بەڕاستی بووە نەریت ئایا ئەم نەریتە تەنیا لە سولەیمانی هەیە ئەم نەریتە نابێت دەستکاری بکرێت؟ نا من پێم وایە تەنیا لە سێمایی نییە بەڕاستی ئەمە نەریتێکی کولتورێکە تازە بوو منماوەتەوە لە زۆربەی دەوڵەتە ئیسلامیەکانە وایە من لە سڵفەی کردوە لە جەژنا لە وڵاتانی تر بوو وەکو تورکیایە سووریا بە هەمان شێوەیە بەڵام ئەوی کە زۆر بێزارمانەکە زۆر ئازارمانەیە لەم مەسلەیە پێویستە شوێنە خزمەتگوزاریەکانی وەکو چێشخانەکان دایمە کراوە بن کافتریاکان شوێنە تەرفیهەکان ئەوەی ناخۆش ئێستا من زۆر پێم ناخۆشە لە بەدێک سەرا و دیاردێن بینێت چێشخانەکان داخراوە و گەشتارەکان لەسەر عەرەبانەکان و لای دەستگێڕەکان نانەخۆنکەوە بەڕاستی شتێکی زۆر نەگونجاوە شتێکی دیاردێکی زۆر نامایە. گەشتیارێکمانژ بینی لە راپۆرتە ینی کەواتە کێش گەورەترین تەنها خەڵکی سولێمانی خۆی نییە کە پێویستیەکی هەبە پەیانەکە بەڵام گەشتیارەکە ئایا ئەمە نابێت تەسیر یان سەرەوەنەکە کە ڕێژەی گەشتیاران بۆ کوردستان کارگە بەتایبەت بۆ سولێمانی کەم ببێتەوە؟ بێگومان ڕێژەی گەشتیار کەمەکاتەوە هەندێک هۆکار هەیە ئێمە لە کۆڵنەوەکانی خۆمانە لە شوێنی کارکردنی خۆمان لە ئەوکو کۆمیتی خۆمان چەندین جار چەندین پرۆژەمان ئامادەکردەوە بۆ چارەسەرکردنی و دیاردەیە لە پێش هەمویانەوە ئێمە پێمان وایە پێش هەموو شتێک بەردەکی سەرا بایەخی پێ بدرێت لە بەروی سنتەری شارە لە هەموو وڵاتێکی دنیاە لە هەموو شارێکە کە گەشتیار ڕووی تێ بکە پێویستە جوانکاری لە پێش هەموو شتێکان سنتەری شار بێت کە ئێمە بەردەکی سەرایە زۆر دەمێک ئێمە پرۆژەمان وەکو کۆمیتی کەسبکاران ئامادەکردووە و چەندین جار خستمانەتە بەردەستی لایەنە پەیوەنددارەکانی وەکو شارەوانی و پارێزگای سلێمانی و هەموو لایەنە پەیوەنددارەکان کە ئێمە خوازیاری ئەو شوێنە بکرێتە چەندین کافتریا و چەندین کە چێشخانەی کولتوری کە خواردنی کوردەواری و یعنی بەڕاستی کەپتانی خزمەتی ئەو هەموو گەشتیارە لە خۆ بگرێت بەڕاستی بەو شێوەی کە ئێستای بینین ببوورە زۆر ینی دیاردێکی نامە و ناشرینێکە لەسەر عەرەبانەکان ئەخر بارپرسەکان ئێوەنن ینی ئێستا هۆکاری ئەمانە بارپرس ئەم هەموو پرسکرەکان بەڵێ کۆمیتەی ئێوە نییە ئێمە نەخێر ئێمە لە سنووری ئێمە ئەجا ئێمە بەرپرس نین ئێمە بیر و ڕای خەڵک وەرەگرین ڕۆژانە لە هۆکاری کارکردنمان لەگەڵ کاسبکارانی ناو بازارە ئێمە تێکەڵیانە بین سەردانیانەکەین بیر و ڕای و خەڵکە وەرەگەین کاسبکارەکان هەموو پێیان باشە کە ئەو شوێنە بکرێتە شوێنێک کە ڕووی گەشتی شارەکەمان بێتین نەک بەو شێوەیەکی ئێستا ئەبینین لە بەدەیک سەرایە ئەو دووسێ گۆڕەپانە گەورەیە هەیە ئەو ساحە گەورەی بەردەمی مۆنومنتەکەی وێنەکەی شێخ مەحموودی نەمر و ئەمبەر و ئێساش کە ساحەی سەرا کە خەریکە وەکو مۆزەخانەیەک نۆژە نەکرێتەوە باشە کەی دەست پێکن لێوان تشانە ینی پرۆژەتان تەقدیم ئێمە پرۆژەمان تەقدیم کردووە بەڵام هەموو جارێ بە هۆکاری ماستەر پلان گوایەڵەن لە ماستەر پلان ڕێگەنایەت ئەبێ ئەو فکرانەیە ئەو بیرۆکانی ئێمە جێبەجێ ناکرێ بەڕاستی ئێستا سێری بکە لە ڕۆژانی ئاساییشە کە ئەو ڕۆژانی کە ئاسایی و زۆر تەبیعیە بەبێ ڕۆژانی جەژنیش پڕە لە شێت و تەمەڵ و نەخۆش و خەڵک بە دیادەی نامۆ لەو ساحەیە هەمووی دانیشتوونیە بە شێوە زۆر ناشرین لە ناو باخانەیە پاڵکەوتنیان شتێکی زۆر نامۆیە بۆ سنتەری شارێک کە ڕووی گەشتی شارەکە بێت ئێمە پێویستە ئەو بگۆڕین بە چەندین کافتریای مۆدرن و شتی کولتوری و بە شێوازی زۆر جوان کە بتوانین وەکو لە هەمان کاتە وەکو مۆنومنتێک وەکو مۆزەخانەیەک باگراوندی ئەو کافتریایە بە هەمان شێوەی چاخانەی شعب کە لە بەدەی سەرایە کە چەند خزمەتی بە خەڵکی شارەکە و بە میوانەکانیش کردوانی هەمان شێوە ئەو شوێنانە بایەخی پێ بدرێت. کاک جەزا ئێوە گوتم لەبەر ماستەر پلانەکە پاش کەوتووە پرۆژەکانی ئێوە باشە گەشتیار سوزانە ماستەر پلانی من هەیە ئەبێ ڕێچارەیە ینی هەر ئەگەر کاتیش بێ ئەبێ ڕێچارەیە ئێمە هەموو جارێک لە پرۆژەکانمانە وەکو بەڵگەنامە لای خۆمان پاراستومانە کە هەموو ئەتوانین بڵین هەمومانێک لە راپۆرتی ماگانی خۆمانە داوای ئەکەینەوە ئەو داواکاریەمان ئێمە کۆڵمان لێنەیەوە وتومانە باش بە شێوەیەکی کاتیش بێ ئێستا بکرێ بەو شێوەیە کە ئێمە داوایەکەین ئەگەر ماستەر پلان بوو تێک بدرێتەوە ئەمە یەک دووەمیشیان ئێمە هەمیشە خەڵکی سلێمانی دروشمێکمانێڵی سلێمانی شارێکی زیندوو و هیواداری نواش بەڵام بەشەوانە سەیری کرد لەگەڵ دنیا تاریکە بێ هەموو دوکان و بازارەکاندا ئاخرێت ئاخر زیندێتی شار لەوەیە کە تۆ بەس تەنیا شەقامی سەواڵەکەمان هەبێت و ئەویش کۆمەڵک
عربانە کە بە شەوادا وەستاون لەو جێگای چاو خواردن پێشکەشەکەن شارەکەیان بزین توێتیهێشت بێتەوە. کاک جەزا شەقامی سەهۆلەکە دیقەتان بکەن ئەو شەقامی سەهۆلەکە بەتایبەت ئەو جگەی و قەرەباڵەخە ینی من هەمومان بینوە جگەیەکە کە تەنها گەنجەکان ئەوژ کوڕەکان ئەتوانن بڕۆن ئێ باشە کچەکان ژنەکان گەشتیارەکان ئەوەنە لەکەبن کەواتە ینی ئەبێت شەک بیکن ئێوە. ئێمە من لێرەوە داوا ئەەکەمەوە لوژنەی ئەکتیف کرێتەوە کە پێشتر نوێنەری داوا لە بەڕێز قایمقامی شاری سلێمانیەکەین لە بەڕێز پارێزگای سلێمانیەکەین لەلایەنە پەیوەندیدارەکان لە گەشت و گوزارەکەین کە ئەو لوژنەی ئەکتیف بکەینەوە کە کاتی خۆی نوێنەری ئێمە و کۆمەڵی کاسبکاران و بەڕێوەتی گەشت و گوزار و پارێزگای سلێمانی و قایمقامەتی تیا بوو بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە هەمانجی بکەین بۆ جوانکردنی و بۆ زیندوکردنەوەی شاری سلێمانی ڕێگە بدرێت کافتریاکان ئەوانی کە بە شەو ئیکەنەوە کورسەکانیان بێنە دەرەوە. ئێستاش من تێناگەم کافتریاگە چوار کورسی بێنێتە دەرەوە لەگەڵ ڕێزمە بە شەو ئەمباسی شەوەکەم حرەکەی هیچ شەلەلێک بۆ حرەکە بۆ هاتوچۆ دروست ناکات پێویست ناکات تەجاوزات مەسەڵەن بچێت لەو کاتەیە ڕێگری لێ بکات لەبەر ئەوە جوانکاریەکە بۆ شارەکەمان و لاماکانتە زیندوێتێکە بەخشێ بە شاری سلێمانی. کاک جەزا ئاخر پرسیارم لە جەناب تا ئەمە گرنگە ڕۆژانی پێش جەژن نرخەکان زۆر بەرزابن هەتا لە ڕۆژانی جەژداژی وایە ئایا ئەمە لە هیتەی کاری ئێوەدایە یان ئەوەژی لایەنە پەیوەندەکە کەسی دیکەشە ئەبێ چی بکرێت؟ لە ڕاستیە باوەڕ ناکەمەوە پەیوەندی بە ئێمە هەبێت پەیوەندی بە قایمقامەتی سلێمانی و ئەو لوژانانن کە دروست کراون لوژنەی ئەمنی هەبووە لوژنەی بە دوواداچوون هەبووە بۆی کە بتوانن ئەو دیاردەیە نێڵن ڕێگەی لێ بگرن. کەواتە ئێمە داوا لە قایمقامەتی سلێمانی بکەن کە بەڕاستی زۆر بە پەلە ئەم کێشیان چارەسەر بکەن کەواتە چونکە زەرێکی زیاد ئەگەنە ئابووری کوردستان. زۆر سپاس کاک جەزا زۆر سپاس کولگەل ئێمە بەشدار بووی زۆر سپاس بۆ برز جەزا ساز جیگری بەرپرسی کۆمیتەیە کاسبکاران لە سلێمانیەک و بە مەرابوون. کاکە بەخێر بین.